حەوت مانگ و سێنزە ڕۆژە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درا و تا ئێستا پارتی و یەکێتی بەبێ هیچ پاساوێک پەکیان خستووە. بەشێک لە حیزبەکانی دەرەوەی ئەم دوو حیزبەش هاوکار بوون لەوەی ئێستا بەسەر پەرلەماندا هاتووە. ئەندامێکی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەڵێت دەسەڵاتدارانی هەرێم دەیانەوێت دەسەڵاتی پەرلەمان بێ ئەرزش بکەن و خۆیان لە سەر و چاودێریەوە دەبینن. ئەوەش ڕێگە بۆ گەندەڵی و لێنەپێچینەوە خۆش دەکات. کێتی و پارتی بیزات دوو حیزبن هەموو شتێکی ئەو وڵاتیان بێبەها کردووە، نە نیشتیمان نە ئینتیما نە کوردایەتی هیچی لەجێ خۆی نەماوە. ئیدعاشی دەکەن، خۆیان زۆر ئیدعای دەکەن. بۆیە پەرلەمان لە هەموو دنیادا باڵاترین مەرجەعی سیاسی و یاسادانانی ئەو وڵاتەیە. بەس دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەیانەوێ بێ ئەهمیەتترین موئەسسە پەرلەمان بێ، چونکە دوو ڕۆڵی گرنگی هەیە، ڕۆڵی زۆرە بەس دوی زۆر گرنگە. یەکەمیان یاسادانان، دووەمیان پرسینەوە و چاودێری. ئەوانە دەیانەوێت لە سەروی چاودێریەوە بن، لە سەروی لێپرسینەوە بن، بۆی قۆڕەخکاری بکەن. کۆمەڵی دادگەری هەردوای دەرچوونی ئەنجامی هەڵبژاردن بڕیاری نەچوونە نێویدا و بۆ گەڕانەوەی شەرعیەت بۆ ئەم دامەزراوێش سکاڵای لە دادگای فیدراڵی تۆمار کرد. شارەزانیش دەڵێن ئەوەی لە کوردستان ڕوودەدات فەنتەلۆسە. ئەم هەموو گرێبەست و ڕێکەوتنانە لە دەرەوەی پەرلەمان ئەنجام دەدرێت، کەس نییە لێپێچینەوە بکات و دەسەڵاتداران بە ئارەزووی خۆیان لە بری پەرلەمان دەدورن و دەیبڕن. ڕاستیا بابەتی تەشکیلکردن یان ئاکتیڤکردنەوەی پەرلەمانی کوردستان دواوەی کە یەکەم کۆبوونەوەی لە 2012 کردووە، ئیدە هەر ئەو کۆبوونەوەی بوو بەس بە ئەوەی سوێندی یاسایی بخورێ و خۆیان بپارێزن لەو مادە قانونی کە ئەگەر لەو ماوە یاسایە نیساب و کۆبوونەوە نەکرێت پەرلەمان بە هەڵەوە شاودانێ بۆی لەو مادەی ڕزگاریان بێ کۆبوونەوەیشان ڕێخست و سوێندیان خوارد. بەڵام لەو کاتەوە تا ئێستا و نزیکی 6 بۆ 7 مانگ تێپەڕیوە، یعنی گفتوگۆکان و هەندێک تەفاوز کرا لە بینی کێتی و پارتیا بۆ تەشکیلی حکومەتەوە. بەڵام دوای ئەو ململانێ و ئەو شەڕی کە لە منتیقا لە بینی ئێران و ئیسرائیل ڕوە، ئەو کێشانی کە ئێستا هەیە لەسەر مەوزوعی موچە، ینی هیچ شتێک باسی نەماوە بەتایبەت لەڵێ گۆڕیونە مەوزوعی ئاکتیڤکردنەوەی پەرلەمان زیاد لە 2 ساڵە بێ ئەم هەرێمی کوردستانە. ینی بەڕاستی ئەمە بەس لەم فەنتەلۆسا ڕوئەیە 2 ساڵ بێت پەرلەمانی شنە بێ و ئیشوکار بڕوا و حکومەت کار بەڕێکرد بێ و ئەم هەموو گرێبەستە گەورانە ئەکرێ. ئێستا کە پارتی و یەکێتی خەریکی شەڕی پشکی ڕۆژانەی نەوتن لەو بەشەی بەرهەمی دەهێن و کێشەی گەوریان لەگەڵ بەغدا بۆتە ئەوە هیچ ئاسۆیەک نییە بۆ کاراکردنەوەی پەرلەمان. ئەوەش ئەوە دەردەخات پارتی و یەکێتی نەدەنگدانی خەڵکیان بۆ گرینگە نە پەرلەمان. ئەوەی بۆ ئەوان گرینگە پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیانە کە لە دەرەوەی پەرلەمان بۆیان دەستەبەر دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.